ڕەمەزان کۆساری بەرکەوتەی چەکی کیمیاییە و چەندین ساڵە بەڵێنی بێکرداری حکوومەت بۆ ناردنە دەرەوەیان وای کردووە وردە وردە چاوەکانی لەدەست بدات. ئەو بە هۆکاری کیمیایی بارانەکە هەستی بۆنکردنیشی لەدەستداوە و بە پێکەنینێکی تەنجامێزەوە دەڵێت کێ بمان باتە دەرەوەی وڵات بۆ چارەسەرکردن. ئەوەیە کە کیمیایەکە لە سیروان وەملاوە وەها خورماڵ بۆ هەورامان ئەوە کە کیمیایی لێداوە باوەڕ بکە ئەوانە خزمەت نەکریاوە هیچ خزمەت نەکریاوە کێ بمان وایە بۆ دەرەوە ئەزانم کێمان وایە ئێمە یەکەم جار کە کیمیایی دای لە هەڵەبجە بەس نووسەرەکان و شاعیرەکانی خارج و گۆرانی بێژێکی ئینگلیزی ناوی هەڵەبجەیان برد کەس ناوی هەڵەبجەی نەبرد. یەک حکومەت یەک دەوڵەمەند یەک کۆمپانیا هیچ کەس یارمەتی هەڵەبجەی نەوە ئیتر وەکو شتێک هەر وەکو بڵێ دەرکریاوێ وەکو بەرکەوتە لە حەچی ڕۆ سفرین هێمە من 2011 یەکێکم لەوانە چاوەکەم لەدەستدا بە هۆکاریەوە حکومەت نەیناردین و 2 ساڵ لەمە پێشەم دیسان و ڕۆشتمە بۆ ئێران ناردینیان بۆ چارەسەر ئەوەش ئاخرین بووی ترچی چوینەتەوە لەسەر خۆمان چوینەتەوە ژیانمان نییە و من یەکیان خۆم وەکچین بەکارێنم یەکێ نەبێ دەستم گرێ ناتوانم بڕم تا دەری حەوشەکەوە. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە دەڵێت نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی پێش هەموو کەس بووەتە عیبە بووی هێزێک لەسەر و خۆیەوە کە دەیانەوێت بەردەوام هەڵەبجە و بەرکەوتوانی چەکی کیمیایی ئاوا کێشە و گرفتیانە بێت. ئەو 64 بەرکەوتەی چەکی کیمیاییە کە موافقەتی لە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە 262 ملیۆن دیناریان بۆ سەرفکرێت بنێنێنە دەرەوەی وڵات. بەڵام وەکو باقی پرۆژەکانی تری ئەم دەڤەرە کە لەسەر بودجەی سلێمانیە ئەویش ڕاگیراوە تەنها نووسراوە هیچ بە پارە هیچمان لەبەردەست نییە. ماوەی چەند ساڵێکە حکوومەت بڕیاری داوە 62 بەرکەوتە کە چاوەکانیان وەختە بە تەواوی لەدەست دەدەن بنێرێتە دەرەوەی وڵات. بەڵام تا ئێستا تەنیا بەڵێنە و بەرکەوتوان دەڵێن حکوومەت هیچی بۆ نەکردوون و لەسەر گیرفانی خۆیان چارەسەرەکان دەکەن. ئەگەر بەم شێوەیە حکوومەت کەم تەرخەم بێت و بێباک بێت ئەوە بینایی چاوەکانیان بە یەکجاری نامێنێت و بە تەواوی هیواکانیان بە ژیان وەک چاوەکانیان تاریک دەبێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.